دەربارەی مەترسیەکانی سەرژیانی ڕۆژنامەوانێکی کورد لە خۆراسان کۆمیتەی پاراستنی مافی نووسەرانی بەندکراوی پێنی کورد بانگەوازیەکیان بۆ ڕای گشتی و ڕێکخراوەکانی بەرگریکار لە مافی ڕۆژنامەوانان بڵاو کردەوە. لە بانگەوازیەکەی ئەو کۆمیتەی پێنی کوردیدا کە وێنەیەکی بۆ ناوەندی هەواڵەکانی ستێر تیڤی نێردراوە هاتووە زیاتر لە 3 هەفتە بەسەر گرتنی ڕۆژنامەوانی کورد مستەفا خەلیلیڕاد لە شاری بروجنی باکووری خۆراسانی ئێران تێدەپەڕێت، بەڵام هیچ زانیاریەکی متمانە پێکراو لەسەر ڕەوشی ئەو ڕۆژنامەوانە نییە. بەڵام بەپێی ئەو زانیاریانەی وەدەستخراون مستەفا خەلیلیڕاد تا ئێستا لە ئیدارەی ئیطلاعاتی شاری بروجدەن لەژێر ئەشکەنجەی فیزیکی و ڕۆحیدایە. کۆمیتەی پاراستن و مافی نووسەرانی بەندکراوی ناوەندی پێنی کورد بۆ جاری دووەم بانگ لە بەرپرسانی ڕژێمی ئێران دەکات بە زووترین کات دەربارەی ڕەوشی ڕۆژنامەوان مستەفا خەلیلیڕاد زانیاری ڕوون بداتە ڕای گشتی و ئازاد بکرێ. هەروەها داوایش لە ڕێکخراوەکانی پاراستنی مافی مرۆڤ لە نێوخۆی ئێران و کوردستان و جیهان دەکات کە لە دژی بنپێکردنی مافی مرۆڤ و هەموو هەوڵێکیان بخەنەکار. پێشتر و لە ڕۆژی سیوێکی مانگی پێشویش هەواڵی دەستگیرکردنی ئەو ڕۆژنامەوانە بڵاوکرابوویەوە.